بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لەبێت. خۆم زۆر بە خۆشحاڵ ئەزانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. خۆشەویستان، ئێمە ئەمڕۆ باسێک لە دیزاینی یەکێک لە یاریگا نێودەوڵەتەکانی کوردستان بۆ ئێ خۆشەویست دەکەین، ئەویش یاریگای فڕانسۆ هەریری لە شاری هەولێر. هەوڵە دەین کۆمەڵێک زانیاری دەربارەی ئەم یاریگایە بۆ ئێوەی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. یاریگاکە یاریگای شەید فەرەنسۆ هەریریە لە 13 هەفتی 1997 ئەمە دەستمان پێکرد بە ئەمری جەنابی شەید فەرەنسۆ هەریری، هات لێران دەستمان پێکرد. مەلعەبەکە بە ساڵانی ئەوەی کە کرابوو ساڵانی بیداتی پەنجاکان کرابوو، زمانی حکوومەتی مەلەشی عێراقی کرابوو. ئەمە هاتی دەستمان پێکرد بە خراکردنی وان و نوێکردنەوەی ئەوی بە نوێتر بکەینەوە. ئێستا دەبەن مەلعەبەکە جێگای دانیشتوانی بینی 25 کەس هەتا 30,000 کەسی دەبیتن. پایەکانی لۆ دانیشتنی 17 پایانە. معدلی درێژی پایەکان 700 مەترە. معدل یعنی ئیسەرێ درێژترە، ئی خوارێ کورترە، بەس معدلی برێن 8 ناوەندەکەی دەکا 9، ئەو نوێمنی معدلی تقریبا 700 مەتر درێژە. ئەو قاعدشمان کرد، قاعەکە لە دەرێ ئەوش پاشی وەی ئەوەمان تەواو کرد، گوتی ئەوش بکەن. ئەو قاعی دەرێ قاعی ڕاضی ئەمە کردیتمان، ئەویش عین لەسەر کولفەیەرە بوو. کولفەی وەی و ئی قاعەکەی هەمووی تقریبا 12 ملیۆن دیناری سویسری تەکلیفی کرد. لە بۆشی پێکەوە لە ساڵی 1970 ئەمە دەستمان کرد، لە 1990 تەواومان کرد بە قاعەکەشەوە. ساڵی 1990 تقریبا 2 ساڵی بە هیمەتی ئەندازیارانی پارێزگای هەولێر و ئەمە لیتنەیەک بووین. تەسمیمەکەی معماری ئەوەی پایەکان برادەرێک مهندس بژار هەیە، ئەو لۆیدا کردین. تەسمیمی ئینشایی بە خۆمان کردمان لە مهندسینی مەحافەزەی کردمان. تر دایمەن دەستشمان لەو فریزەیدا بوو. ئەو فریزە بە بیدایەتی زمانی خۆی بیدایی چاندرا بوو، پاشان نوژەنمان کردو، هەڵمان گرت و هەڵمان قەناند لە شەریکەکمان هێنا لە تورکیای ئەو فریزەی ئێستای چاندیە. مەلعەبەکە ئەوە تقریبا 110 مەتر درێژە، بەس فریزەکە درێژی فریزەکەی پانی 75 مەترە، پانی 75 مەتر. تەمەن ئەوش ئەو ترەکەی هەر پارچەی 450 مەترە لۆ غاردانیوانە، بەس کە مەساحە برێن بزەبە ناتان پێدرێن مەساحەی چەندە. تەبەن هەر لە ناوڵە گەورەتر نەکرا، هەر لەسەر خەتی قەدیمی خۆی ڕۆیشتیە، هەر لەسەر خەتی قەدیمی خۆ. بەڕێی من وەکو ئەمن ئەگەر غەڵەت نم 12 چینە 12 دۆنم دەبیتن عەردەکەی، 10 ئەوەندە دەبیتنە. ئەگەر بێت و باسی مێژووی هەولێر بکەین لە وەرزشدا، سەرەتای دروستبوونی یانەوەرچەکانی هەولێر بۆ ساڵی 1956 دەگەڕێتەوە. ئەو کاتێکە یانەیەک لە هەولێر هەبوو بە ناوی یانەی وەرچی بروسک.
ئەو یانەیە هەڵسا بە کۆکردنەوەی سەرجەم وەرزشوانان و شۆڕشکارانی شاری هەولێر لە سەرجەم یاریەکاندا کۆی کردو لاخۆی لەگەڵ ئەوەشدا دروستبوونی ئەو یاریگایش هەر بۆ ئەو ساڵ دەگەڕێتەوە ساڵی 1950 کە ئەو دەما سەر بە پارێزگای هەولێر بە ڕێباتی خۆجێتی بوو کەوە پێیان دەبوو ئیدارە محەلی کەەوە سەرجەم چاڵاکی وەرزشەکانی لە سەر ئاستی یانە وەرشەکان و هەروها ئاستی قوتابخانەکان و ئاسیتی بەملەکان ئەو وەرشەی کە لە هەولێر دەکرا لەو تەنیا لەو یاریگای دەبوو ئەو یاریگایە یاریگایەکی سادە و ساکار بوو تەنیا دوو پەیژەی لای تەنیشتەکانی هەبوو بەو شێوەی ئێستا نەبوو دوای ئەوەی کە ئەو یانەیە وەرشی هەبوو کە یانەی وەرشی بروسک و چاڵاکیەکان لێرە ئەنجام دەدرا هەڵسان چەند وەرشکارێک و چەند خەمخۆرێک لە هەولێر بیریان کردەوە کە یانەیەک دروستکەن بە ناوی یانەی دایک بە ناوی یانەی وەرشی هەولێر بەر لە دروستکردی ئەو یانەیە دوای ئەوەی کە یانەی وەرشی بروسک بەردەوام لە چاڵاکیەکان هەڵ دوو یانەی تریش دروست بوو هەر لە شاری هەولێر ئەویش یانەی هێرش و یانەی تاخی بوو ئەو دویانش بەردەوام چاڵاکی خۆیان دەکرد و تا لە سەر ئاستی عراق لە سەرجەم چاڵاکیەکان بەرژارکردن و ئەنجامی بەرچاویشان هەبوو یاریزانی چاڵاک و یانی ئەو یاریزانە دێگنانی کە لە شاری هەولێر هەبوو هەمووی لەو دویانەیە سەریان هەردا و سەرەتا لە بروسک دوای لە یانەی هێرش و یانەی تاخی دوای بەردەوام بوون و دروستبوونی چەند یانەیەک و هەروەها بەشداربوونی هەولێر لە خوڵی یانەکانی عراق و کە ئەو دەما بە ئەندێ و مؤسسات هەبوو پێیان باش بکەوە یانەی دایک وەک گوتم دروست بکرێت ئەوە بوو لە ساڵی 1968 هەڵسان بە دروستکردنی یانەیەک بە ناوی یانەی وەرشی هەولێر ئەوەش لە سەرجەم وەرشوانەکانی پێشتر کەوە گۆ باسم کرد یانەی تاخی و هێرش بوون کە یەکیان گرتەوە بە ناوی یانەی وەرشی هەولێر کە لە ساڵی 1960 بە فەرمی مۆڵەتی کارکردیان پێدرا لە عێراق یانەی وەرشی هەولێر لە دەست بەکاربوونی تا ئێستا زۆر کەس هەبووە خزمەتی ئەو شارەی کردووە زۆر کەس هەوڵی داوەکەوە یانەی هەولێر بە جیهان بناسیێنیتن لە ڕێگای وەرزشەوە هەولێر خۆی لە دێرزەمانەوە وەرزشکاری باش تێدا بوو ئەگەر بێت و باسی وەرزشەکان کەم کە یاخۆی ئەو کەسانی کە لە هەولێر پەروەردەی وەرزشکران و بەشداریان لە چاڵاکی وەرزشەکان کردو یاخود نوێنەراتی عراقیان کردەوە کە بژاردەکانی عراق زۆرن من ئێستا گەناوەکان بژمێرم ڕەنگە زوڵم لە هەندێک کەسام کەم ناوەکانم لەبینێ بەڵام بەڕاستی هەولێر مێژێکی پرچنگداری هەیە لە وەرزش بۆیە دروستبوون و دەست بەکاربوونی یانەی وەرشی هەولێر بە ڕسمی کە یانەی وەرشی هەولێر ناسراو بیتن لە ساڵی 1968 بووە کەوا یەکەم دەستەی کارجێڕیشکەوە دەستی بە ئیشکردیە بە سەرۆکاتی خوالی خۆش و کاک ئیبراهیم حەلاق بووە کاک شوانە یەکێک لەو شتە ئەساسیانەوەکی لەو شتە سەرەکیانەی کە لە ناو یاریگانە و دەوڵەتەکانە ڕەچاو ئەکرێ و گرنگی زۆری پێ ئەدرێ بریتێر ناو چیمەنی ناو یاریگاکان حەزەکەم باسێک لە چیمەنی ئەم یاریگایە بکەینێمە ئەوزە بەخۆی ئەو چیمەنە 2009 لە 2010 ئەو هەڵە هینامان بەخۆی بەمەچینێ هات کە لە تورکیا هاتیە ئەم چیمەنە لە وڵاتی تورکیا ئەستافی تورکی هاتون ئەم چیمەنیان لێرە داناوە بەمەچینە دانرێ هەموو بەخۆی بە سەلاجە هاتووە هەمونە ناو سەلاجێ بۆ هینالی ڕایخرا بەمەچینە ڕایخرا هەموو دانرێ ئەم یاریگای یاریگایکی نێودەوڵەتیە ئایا ڕەچاوی ئەوە کراوە وەکو چیمەنی یاریگانێ و دەوڵەتێ جیهانیەکان ڕێک ڕەچاوی ئەوە بکرێت هەموو سیستەمەکەەوە سیستەمی دەرەیە هەموو ئاوڕێژ هەیە لە بنی ئاوی دەڕواتە ئەوە تقریبا هەشت سار لە هەشت ساری دەچێ و فریزە دانرێ ئەو چیمەنە دانرێ ئەو چیمەنەش هەموو بە سیستەمی دووەلی دانرێ یاریگایەکان دەرێ کۆی ئێرەش ئەو حالەیە بەس ئەو چیمەنە دەبی وەچی مندارێکی ساوە خزمەتیکەی خزمەتکردنی کووە دەبی ستانان چەندی ساردبی باشترە ساردبی جوانتر دەبیتن زیاتر دەبی بە قووەتر دەبی جوانتر دەبیتن ئەویش
لەسەر ئیدامەکردنی دەبی ئاگال لێبی چوەختێک دەرمان لێ دەبی زۆر ئاگال لێبی هەفتەی 2 ڕۆژ دەبڕینەوە بڕینەوە ینی هەفتەی 2 ڕۆژ هەفتەی 2 ڕۆژ بەرزی چیمەنەکە چەنە ینی چەنە پێت لەناو دیار بیتن دەبی لاچینەکە لەناو دیار ینی بە تەجروبەوە لاچینەکە لەناو دیار بیتنەوە ئەوش قیاسێ مەچینە هەیە قیاسێ چەندی دەبڕێەوە لە چاری دەبڕۆ لە پێنجی دەبڕۆ لە سێ دەبڕێ ئەویش مەچینەکە دیاری دەکات لە بۆت بەخۆت کە دەبڕێەوە دیاری دەکاتن چەند دەبڕێەوە تۆ باست لەوە کرد کە ئەمە خزمەتکردنێکی زۆری ئەوێ ئایا ئێوە لێرە لەم یاریگایە وەکو سەرپەرشتیاری ئەم یاریگایە ستافێکی تایبەتتان داوە بۆ چیمەنەکە هەموو هەیتمان نەفەرمان هەیە بیانیمان هەیە لەگەرمان ئیش دەکەن کەسانی شارەزانیان کەسانی ئاسایی هەموو کەسانی ئاسانی احتیاجە ئەوەمان نییە برێوەڵە مادسی دەرێمان هەبی بێ لێرە ئیش بکە لە گەرمان بەسمە شارەزایان هەیە دەربارەی بۆ هەموو چیمەنەکە هەموو بەخۆم کارەکەی دەکەم لەگەر بە ستافەکەم لەگەرە یارمەتیم دەدەن لەگەرم ڕۆژانە ئیش لێ دەکەین کە دەرمانی لێ دەداین کە دەیبڕینەوە کە دیاری دەکەین لە ڕۆژی گەمە حازر دەکەین هەموو تەختیت دەکەین ئەوانە هەموو مەرحلە بە مەرحلەیە ڕۆژانە دەبی خزمەتیکەین هاوینان نەوع ئاودانە چیە ستانە نەوع ئاودانە چییە هاوینان دەبی شەوی 3000 ئاو بدرێت چکەوەی لۆ ڕۆژێ دەرەجە حرارە 50 زۆر گەرمە ئەو گەرمیەش تاسیری لێ دەکاتن چکە لە بۆی لۆ زەری دەکات ستانان مشکلە نییە یعنی کەمیش ئاوی دەی ئاویش نەدەی مشکلە نییە لەگە ساردی ئەمێ باسی شتێکم لێرەکەمە بەسمە بپرسم ئایا 4 فەسڵە 4 وەرزە ئەم چیمەنەوەکو ئەم لە حەزەیە سەیەمەکەیبین چیمەنێکی زۆر سەرنجڕاکێش و زۆر جوانە ئایا 4 وەرزە ئاوا ئەم یاریگایە ئاوا جوان و ئەو دیمەنە جوانە و ڕنگدانەوەی هەیە بەخۆی چاروەرزەکە هەموو دەمێەوە چیەکە بەس هاوینان هەندێک کە دەرەجە حرارە زۆر گەرم دەبیتن دەبتە 50 بەرەو سەرێ هەندێک تاسیری لێ دەکا هەندێک ڕەش دەبی هەندێک ڕەش دەبی بەس ئەوش دەبی ئیزافەی کێوە ئاوی بدەیت کو ئاوی دەبی شەوان زیاتر ئاوی بدەیت ئێستا گەر وەختە چیە 2000 ئاوی دەی دەبی شەوان 4000 ئاوی دەی هەتا دەگاتە سبینێ ناوی بە ڕۆژ ئاوی دەی هیچ چکەگە بە ڕۆژ ئاودا زەر دەبیتن کە زەردیش بوو تێک دەچیتن ئەویش هەنجینە دەبیت دەرمانی لێ دەیەوە تا دێتەوە حیار دێتەوە جێخۆن مامۆساسین بەڕێستان وەکو وەرزشکارێکی دیێرین لە هەمان کاتا وەکو ڕاهێنەرەوە وەکو ناوبژیوانێکیش لە ئێستەشدا کە وەکو بەڕێوبەری کارگێڕی ئەم یاریگا نێودەوڵەتی ئەمە باسێک لە ڕووبەری ئەم یاریگایە بکەین ئایا ڕووبەری ناو ئەم یاریگایە وەکو یاریگان نێودەوڵەتەکانە بڵێ ڕووبەری وەکو ڕووبەری ناو دەوڵەتیەکانی وەکو یاسا معنی ناگۆڕێ بەنسبەت قیاساتی شیشی 105 مترە درێژەکەی بە 68 پانیەکەیتی 105 درێژیتی 68 ئەمە ڕووبەرەکەی ئەوە ڕووبەرەکەیتی ئەودا جێگای هەیە جێگای گۆچی وەگە جێگای تیرش هەیە ئەو منتقەی سزایە ئەوە شەش یاردەیە ئەوەش جێگایە معلم بەخۆی 18 یاردەیە ئەوە پێی دەڵێ جێگای سزا هەر هەڵک بیتن لێرە هەڵەکەی لێدانی سزا دەبی مامۆستا بەنسبەت ئەم گۆڵانەوە حەزەکەم باسێک لەم مادەی ئەمە بکەین ئایا پێشتر بە چ معدەنێک دروست کراوە ئێستا بە چ معدەنێک دروست کراوە یعنی حساباتی ئەوە کراوە بۆ نمونە
لە کات یاریکردنا یاریزانێک یان گۆڵچی بەر ئەم گۆڵە بکەوێت ئازاری پێنەگات بەێ زاران پێش و ئاسم بوو بۆڕی ئاسم بوو ئەوەش ڕۆژ بە ڕۆژ خەڵکەکە شتێکی نوێ دەینتە وجود ئەوەش پێویستە معنە ئەوەی کەوا دەکرێتن ئێستا نەوەکەی پلاستیکە ئەوەش دانرایە لۆ سەلامەتی یاریزانان پێشانیش ئەوە بوو گۆڕانکاری کردیانە پلاستیک ئێستا ئەو گۆڵانە هەموو پلاستیکە مامۆسامە بێمە سەر شوێنی هاندەران ئایا لێرەدا گرنگی بە هاندەر درا و مدەڕەج چەند مدەڕەج هەیە تا شوێنی چەند کەس ئەبێتە بێتەوە ناو یاریگاوە وڵات جێگای زۆر هاندەردایە معنە ئەو دەرگانە هەموو ژمارەی لێ درایە ئەوانە ڕۆژی یاری بەو دەرگانە دێنە ئەو دەرگایانە کە لە یەکەوە تا ژمارە چواردە لێ دراوە ئەوە لێوە لەوێرا هەرکەسە جێگای نێزیکە ڕاستەن بەو دەرگایە دێتە سەرەوە ئەم بپرسە مامۆسا شوێنی چەند هاندەر ئەبێتەوە ناو یاریگا لە حدودی 20,000 هەندارە 20,000 هەموو کەس جگە لە بەرپرسەکان جێگایش تایبەتی خۆیان هەیە لەسەرەوە طبعا ئەوەش لە ڕێی مەسعەدەوە چنە ئەو شوێنە بەرزەیان وڵا ئایا بە مەسعەدی ئایا بە مەدرەجی مامۆستا ئەو مدەڕەجانە یعنی وهاتون کراوە بۆ نمونە بەێ چۆنەدی ئەدی ئەو مجموعە ئاندەرە لەسەر ئەو مدەڕەجەی بی ئەگەر شێوەی هەندەسی نەبیتن تحمل ناکە ڕەسەن مدەڕەجەکە دەڕوخێتن زەرەر دەگەینتە ئاندەرە پاشی ئەوەی لێرێ خلاص دوژینە قاعەکەی قاعەکەمان دەست پێ ئەویش هەر بە تەسمیمی خۆمە بە دیزایانی مهندسینی محافظەی و تەنفیزی خۆمان تەنفیز هەموو تەنفیز مباشیرەوە هەر پارچەی ئەمە 40 متر و 40 متر پێکەوەمان دەکرد هەمووی بە تەنفیز مباشر یعنی دەستی مخاویلی تێدا نییەوە هیچ دەستی مخاوی بەس نەجار و حەداد و خەباتەچی و هەمووی وەکو مقاویلان ئەمە بە خۆمان دەمانهێنە هیچ وەکەمان دەکرد تەمان ئێستاکەم بەلاخەوەشی مالعبەشی دووەلی تەواوە ینی هیچ کارێشە ئەمە تەماوین ئەگەر کاک فرەنسۆ بما بەتەما بین تابقەچکە لەسەرێ بکەین یعنی سیعی زیاتر بکەین لە 30,000 25,000 تابقەچی تکە کوێ بچین هەتا 56,000 کەسی دەکرە وەختی تابقەچکە لەسەرێ بکەین و وەکو مەلاعیبی دووەلی وانە ئێستاکە لۆی زیاد کرا پاشان سەری لە ئەو مدەڕەجاتانی ئێرانە لێ کرا وەچ پێشم گوتیەوە جاری لە بەرامبەرمان ئێرانە هەندە مدەڕەجاتی کۆن هەبوو جەماعەتی ئەژغال پێش ئەمە بین ئەوان هەندەشیان گۆڕی و زیاتریان کرد هەندەشیان لە نوێەوە دروست کرد وەکو گەیشتنێ ئەوە ئەمە دەسوڕاین پارچە هەر 40 متر و دەڕۆیشتنێ پاش ینی هەر مەفسەڵێک ئێستا بینی مەفسەل و مەفسەل 40 مترە کە گەیشتنێ ئەویشمان خرا کردەوە لە نوێوەواری وەکو نەفسی بزانە عینی شکلی بیوەرگرتیتەوە تەواو تەکمیلەکرا لەسەر فەرمانی من شەید فەرەنسۆ حەریری ئەو زۆر ئێتیمای پێدا و هەموو هێواران لێرانە بوو هەموو ڕۆژێ ئێوار ئەگەر سوتفا سەفەرەگیان شتێکێوەرنکو هەموو ئێواران لێرانە بوو ئێتیمامی زۆر پێدەدا و زۆری خۆش دەویست حەزی دەکرد زوو تەواو بیتن بە دوو شەفت ئیشمان دەکرد دوو شەفت ئەمەلە مەسەن لە سبەینی ئیشمان دەکرد هەتا داوامی تاوا دەبوو مەجموعەش کەمە ئیش کەم بوو تەوەن حازر بووە خەڵک مەجموعەش کە ئەوان دەستیان بەردەدا ئەویت کە دەستی بە ئەدەواتی ماوەەردە ئیشیان دەکرد هەتا سعات دوو شەوێ زارشکانی ئیستیمرار دەکراوە لێرانە نەکو تەمەەن ئیوەی نییە تو لەو زروفی ماوات بەدەست نەدەکرا ئاسن نەبوو زروفی مەسە حەسار بوو لەسەر عێراق و لەسەر کوردستان بە دوو جاران دوو حەساری لەسەر بوو
کە ئەو ئینجازێ بکەینەمە نەچیمان تۆ دەهات بە زەحمەت بوو زۆوان شیش هەموو زۆربەی بە شیشی کۆنمان کردیا شیشی کۆنی ئیبینات دەچوین لە لای سێتاقان و ڕێکۆیە دەمانکری لە شیش فرۆشەکان دەمانکری بۆ ئەخیری هەندێک توانیمان دە شیشی نوێ هات. طبعاً هەولێر لە دێرزەمانەوە ئەو یاریگایە کە هەبووە بیرەوەری زۆریش تێدایە ئەو یاریگایە سەرەتای دروستبوونی وە گوتم یاریگای سادە و ساکار بوو دوای ڕاپەڕینی ساڵی 1991 بیر لەوە کراوە چۆن ئەو یاریگای نۆژەم بکرێتە بەڵام لەبەر ئەو بارودۆخێکەوە لە کوردستان ڕوویدا و ئەو نالەباریە و لاخۆدا ئەو شتانێکە ڕوویدا ئینشاڵە دووبارە نابێتەوە دوای ساڵی 1996 بە تایبەتی لە دەستپێکی ساڵی 1997 لەسەر دەستی پارێزگای ئەو سات کاک فەڕەنسۆ هەریریکەوە ئێستا لەسەر دنیا نماوە ڕۆحی شاد بێت کەەوە هەڵسە بە نۆژەنکردنەوە ئەو یاریگایە ئەو یاریگایش بە چەند قۆناغی نۆژەن کراوە سەرەتا بە دروستکردن و تێکدانی ناو یاریگایەکە بوو بۆ دروستکردنی چیمەنی تازە چکە دروستکردنی یاریگای ئێستا زیاتر دەگەڕێتەوە سەر ئەرزەکەی ئەو چیمەنێکە باش نەبێتن ناکرێتن یاری لەسەر بکەیت بیرکراوە کات هەر چادەورەی چۆن بکرێتە پەیژە بۆ دەڕەجات بۆ ئەوەی چکە ئەو جەماوەرە بەرفراوانەی کە لە هەولێر هەیە لە زۆر شوێن نییە ئەو بە ڕۆژێکیان یاریمان هەوو لەگەڵ یانەی زەورا لە هەولێر بوو شوێن نەبوو یا کەس لێ دانیشتی ئەو دەمەش ئێمە کە لە دەستی کارجێڕی بوو لەگەر جەنابی کاک فەڕەنسۆ هەریری قسەماکە پێمان گوتمان بیرێک لەوە ناکرێتەوە کە ئەو یاریگای نۆژەم بکرێتەوە یاخود یاریگایش تازە بۆ هەولێر دروست بکرێت ئەوش بیری هەلەوەی کردەوە گوتی هەر ئەو شوێنە شوێنەشی باشە هەر هەستا لە ئێستا دەستی بە نۆژەنکردنەوە ئەو یاریگایە کرد سەرەتا ئەو یاریگای کە دەست بە نۆژەکەن کە مهندس بژار هەبوو لە پارێزگای هەولێر ئەندازیار بوو لەوێنە دەست پێ کرد دوای ئەو کانەبی مهندس کانەبی کە ئێستا هەردووچیان ماون لە ژیاندا هەڵسان بە دیزاینکردنی ئەو یاریگایە و چۆنێتی دەست پێکردنی و چۆنێتی نۆژەنکردنەوە قۆناغ بوونە قۆناغ یەکەم دروستکردنی پەیژەکان بوو دوای ئەوە کە هەر چادەوری یاریگایەکە تەواو لە ساڵی 1999 ئەوە بووکەوە خەونێکی جەماوەری شاری هەولێر هاتەدی لەسەر دەستی فەڕەنسۆ هەریری بەڵام بەداخەوە دوای نەمانی ئەو کەڵەپیاوە ئەو یاریگایە بێنازماوە دوای ئەوە پەیوەندیمان بە جەنابی کاک نەوزات هادی کە پارێزگاری هەولێر ئەویش لە ڕووی داڕشتنەوەی سەر تاپای یاریگاکە و نۆژەنکردنەوەکەی درێخی نەکرد و هاوکارێکی زۆر کرد ئەوە بوو بۆ یەکەم جار هەڵساین کورسی ڕێژکردنی یاریگاکە پێشتر یاریگاکەمان کورسی ڕێژی نەبوو بە 20,000 کورسییان هێنا کە کورسی ڕێژ کرا هەروها گۆڕین ئەو فریزێکەوە یەکی لە مواسەفەکانی نێودەوڵەتی ئەوی بدەبی ئەو فریز چیمەنەکە چیمەنێکی دەستکرد یاخود چیمەنێکی ڕێکوپێک بیت کەوا بتوانانی یاری لەسەر بکرێت ئەوە چەندین لێژ نەهات سەردانی ئەو یاریگایان کرد بۆ میوانداریکردنی یاریەکانی هەڵبژاردەی عێراق یاخود یاریەکانی یانی وەرشەولێ لە پاڵەمەنتی جامیە یەکێتی ئاسیا یاخود یاریەکانی هەڵبژاردەی ئۆلمپیا عێراق و هەروها تەسفیاتی لاوانی ئاسیاش هەر لەو یاریگایە ئەنجامدا ئەویش بەهۆی دوای ئەوەی کە نوێژەن کراوە یاریگایە بۆ یاریگایەکی نێودەوڵەتی دروستکردنی ژووری جرگۆڕینەکان کە بەو شێوەی ئێستانە بۆ ئەوی پێشترە بوو بۆیە تاوکەری کاک فەڕەنسۆ کاک نەوزات هەستا ئەو شتانێکە وەک پارێزگاری هەولێر کە بەڕاستی ئەوانە مێژووەکە بۆ خۆیان تۆ ماریان کردە
کاکشوان تا ئێستا ئەم یاریگایە چیمەنەکەی گۆڕاوە بەخۆی ئەمە یەکەم زارت هەر یەکەم زار هینای کو 2009 هینایتمان نەمان گۆڕیە بەخۆی دەبی سارێت زارێک ئەگەر بتوێت دەبی سارێت زارێک بگۆڕێ بەس دەبەر ئەمەوە وەزحە و هەر بەوەی ئیدارەمان کردیە بۆش خزمەت دەکەن و زیاتر خۆمان لەگەماندی دەکەین مەبەسە گۆڕی عنی ئەبێ هەمووی سەر لە نوێ ئەو ستافە تورکیە بێنەوە لێرە چیمەنێکی تازە دابن مەبەست ئەوە یان تعدیلات و گۆڕانکاریە بەخۆی بەس ئەو فریزەی کە سەرێ بنی حازرە بنی هەموو بۆڕیە مەسبێ هەموو ئاو دەڕۆی هیچ مشکلێ نییە بەس فریزەکەی سەری دەگۆڕی دەینی ڕادێخی و ئەویت کە فرەت دێ ئەویت کە دەینی ڕادێخی دادنێ کاکشوانێک لەو خاڵە سەرەکیانەی کە وا دەکات چیمەنەکە بە سەوزی جوانی من خۆشت ئاماژەت پێگا بریتێ لە ئاودان حەزەکەم باسێک لە سیستەمی ئاودانی ئەم یاریگەیە بکەین ئایا ئێوە لە ڕێی چ سیستەمێکەوە ئەم چیمەنە ئاوەدەن ئەمە مزەخەی هەیە بەخۆی حوزی هەیە لە دەرێ حوزی ئاو خەزن دەکاتن مزەخەی هەیە تۆمات چیێندا دەنێنەوە هەمووی ئاو دەداتن ئەو جە وەقتە وەختەکان دادنێت چ وەخت ئاو دەدەی وەختەکان هەر بە دقەیە دقەکەش مثال نیو ساعت ئاو دەدەی ئەو حەسەب گەرمیە حەسەب فێنچیە فێنچیە وەختی فێنێک بیتن کەم ئاو دەدەین وەچ گەرم بی زۆرتر ئاو دەدەین بە شەو ئاو دەدەین بە ڕۆژ ئاو نادەین ئێستا ئەم لاینانە لە ڕێ ئەم لاینانە لە ڕێم خەتانەوە لە ڕێ ئەو مڕەشانەیە ئەو مڕەشانە هەر ڕێزی 5 قلیتدایە هەریەکی هەر مڕەشەی هەشدا مەتری داوێتن 5 قلیتدا هەر عەف ڕێزە بەخۆی هەر عەفتی هەریەش 5 دەکە 35 مڕەشەی هەیە ئەو ئاوی مەلعەبی هەموو نیوەی یاریگاکە 35یان هەمووی 35 تەختیە هەموو یاریگای دەکات هەموو ناو یاریگاکە ئاوادار دەبێت هەمووی تەر دەبێت یەک جێ نابی یشک بیت چەنە ئەو ماوەی ئاودانەکەی چەنە بێ باشە ئەوجا چەندبی حەسەب گەرمیەکەی حەسەب فێنچیە بە پێ وەسڵەکان کە دنیا زۆر گەرم بوو دەبێت و هەنجینە وەختی زیادکەی زیاتر ئاو بدەیت لەوەی فریزەکە تێنی نەبیتن کە ئەگە تێنی بوو زەر دەبی لە کاتی هاوی ناوتیت ئەبێ لە شەوە ئاو بەس لە شەو بە ڕۆژ ئاو نادرێت بەس لە زستان و پاییز و بەهارە ئەگۆڕێت احتیادیە هەنجینێ لە وەختەکەی دیار دەبێت عەسە بە وەختەکەیە یعنی ستانە فەرقەیە هاوینان فەرقەیە هەر وەختێک وەختی خۆی هەیە وەرزێک وەختی خۆی هەیە ئاو دەدەیت ئەی ئەمە تووشی خەلەل نابن بۆ لە کاتی ئاودانە بوەستن سیانە دەکرێت بەخۆمان چۆن سیانە ئەکەن یعنی ڕۆژانێ هەفتانێ یان بەخۆی ئەگەر بە سارەگە و زەقلەکتێک یان بە سێ مانگ زارگە و زەقلەک پێش ئەوەی تێک بچێ ئێوە هیچ سیانەیەکی ئەەکەن یعنی بۆ ئەوەی ئێوە زۆرترین ماوە بمێنێتەوە ئەمە بەخۆی ڕۆژانە کە ئاو دەدەی بەخۆی ڕۆژانە لە سە دەسوڕێ کە بزانی تێکچووە قیاسەکەش تێکچووە هەرسی لێ دەکەینەوە قلشکە دەگۆڕی قلشکە دێخینە جێ هیچ مشکلەمان نییە پێش یاریەکان تەمانەوە سیستەمی ئاودانەکە یەکەن یان چۆن بە چەند سەعات پێش یاریەکە بەخۆی لۆ یاریکردنێ کە ڕۆژی پێشگەمەی ئەمە ئاو نادەین هیچ ئاو نادە هەتا پاش گەمەی چکۆ لە بۆ ئەگە تەڕ بیتن یاریزانیش مشکلی لۆ دروست دەبیتن یان بەردەفتۆ دەرەوە مەلعەب تەرکرا مشکلی لۆمە دروست دەکێتن نابی ئەمە تەڕە گەمەی لێ ناکەین ئەو شتان هەندێ یارێن نێو دەوڵەتەکان خۆم بینیومە ینی بارانیش نەبووە بەس لە ناو یاریگاکە تەڕی پێوە دیار بووە ئەوە هەدەف چێ لەوە ئەوچە بەخۆی ئەوە حەسە فەریقەکانە فەریقەکە زۆری شک بیتن فەریقەکان بەخۆی داوا بکە لەسەر یاریزانەکان داوا بکە لەسەر داواکاری فەریقەکانە هەردوو فەریقەکە داوا بکەن 5 دقە 3 دقە لە بۆیان دەرشێن لە بۆی تۆ پێیان بە تۆپەکە بنووسێتن لە بۆی خۆشتر بی گەمەکە خۆشتر بیت ئەوجا حەسە فەریقەکانە داوا بکەن ئەو ئیواشە ناوێتن ناتانی ئاو بدەیە گە فەریقی مقابل داوانەکە ناتێت و ئاو بدەیت سەرجەم ئەو مڕەشانە چەند 35 قلە 35 دانێ 35 دانێ هەر ڕێزی 5 قلە عەف ڕێزە 35 دانێ تەواوی ناو یاریگاکە دەکات ئەمە ستێمی ڕۆنیاچەکەی ئیشمان لێ نەکردگە شەریکە چیکە کردیتی بە ئاگاداری منە بووە
پێم باشە زەمان ئەو مەلعەبە زیاتر تەتویر بکرێەوەی پێم گوتی ئەگەر سیعای زیاتر بکرێتن وەکو تابقەچکێ لەسەری بکرێتن یعنی تەمەن جمهوری هەولێرێ زۆرە و جمهوری ڕاضی باش و شەباب گەنجەکانی هەولێر لەوەی زیاتر جیان ببیتەوە جاری وایە خەڵک جێ نابیتەوە تابقەشکێ لەسەر بکرد زۆری ئەتیادیە بە سانایش دروست دەکرێتن ئەو مەلعەبی پشتەوەشمان کرد ئەویشمان کرد ئەو مەلعەبەکە ئێستا ئەویشمان فریزێ چاندووی تمامان پێدا و کردن مەلعەبە لۆ تەمرین و تەدریباتە ئەو مەلعەبە زۆرماندی نەبیتن نەکاری بە زۆر لۆ باراتی ڕێی مەسەلەن ئەسڵی بیتن ئەویشمان دروست کرد بڕواناغم هیچ فەشەلەکی نابی لە هیچکەوە برێنەوە تو هەفت و ێسەوەەکە 20 ساڵ جا ببینە جارێکیان جەماعەتی سلێمانی هات بوون دیار بوو دەنگ و باسییان لۆ دەکەم ئەوی شەی دەکەن خەڵکی سلێمانی هاتن دانەویستیانی وەکومە دەرسەشی وەگنیان لە دۆکێدا هاتن ئەوانە ئەمە تقریبان سێ دیازاری تر لەگەر مندا بوون هەرس هەمیان کورد بوون هەمیان کورد خەرچی هەولێرە و ئەنکاوەیەکی ئەنکاوایی بۆ ئەنج خەرچی هەولێرەنە و ئەندازاری محافظەی بوون یەکی کەهرەباییمان لەگەدا بوو ئەوان کەش مەدەنی بوون هەموو کاگنا مهندس نازم وەلی و فوعاد دلێر قادرە بوو دەشتی کاغل و ئەوان ئەندا کارەبایی بووانە ئەوانە لەگەرماندا بوون عەبدوستار محێدین معماری ئەویان تر مەجموعەشی جەماعەتی ئەمە ئەو وەختی محافظەی مهندس کەم بوون وەکی ئێستا نییە زۆر ئێستا زۆرە مەسەن 200 مهندسی هەیە محافظە وەختی ئەمە هەموو من منەظەمات پشتی و هەژ دەست پێکرد زۆر هەبوو ڕۆیشتن چوونە منەظەمات ئەوی ماوە هەمومان هینە ئێران چار پێنجەک بوون لێرەدا ئەمە مکافعەکمان لۆ سەرف دەکردن مانجی 1000 دینارمان دەدانە هەر عزوەکی کە لێرە ئیشی دەکرد 1000 دینار مکافعەمان دەدانێ مهندسەکان پارەکەش لەسەر ئەرکی محافظەی بوو هەموو کاکفرەنسۆ دەهینا مەسەلەن هەموو ئەو بەخۆی پارەکەی دەهینا و لیزنەکە لە محافظ لە محاسیبی محافظەی وتر ئەندازیارەکان عزوو بوون بە سەرفکردنی پارەکەی کاک فەڕەنسا وەک دروستکردنی یاریگایەکە کاک نەوزادیش وەک نوێژەکردنەوە و بەردەوام پێدانی ئەو یاریگایەکە تا ڕۆژی ئەوڕۆ دەبینکەوە یاریگایکی جوان و خۆشەنگە چەندین ڕووداوی مێژووی تێدا کرا ئەو یاریگایە ئەگەر باسی ڕووداوە مێژوەکانی ئەو یاریگایە بکەین بەڕاستی گەلک زۆرە من باسی دوو ڕووداوی زۆر گرنگ دەکەم کەوا ئەوە مێژوەکە بۆ هەموو کوردستان و هەولێر یەکەمیان لە ساڵی لە ڕۆژی 6 هەفتی 2007 کە بۆ یەکەم جار یانی وەرشی هەولێر توانی لەسەر ئەم یاریگای نازناوی خولی پلە نایبەکانی عراق بەدەست بێنێ کە ئەوە یەکەمیانە بوو لەسەر ئاستی کوردستان بتوانی ئەو نازناو بدەێت ڕووداوی دووەم کەوا زۆر گرنگە هەر چەندە ڕۆژەکە یعنی ئەنجامەکەی باش نەبوو لە 2/11 ساڵی 2012 کە هەولێر میوانداری یاری کۆتایی جامی یەکێتی ئاسیای کرد کە لەو یاریگای بە ئامادەبوونی سەرجەم بەرپرسە وەرزشەکانی ئاسیا کە لەو یاریگای ئامادەبوون هەرچەندە یاریکەشمان دۆڕان بەڵام ئەوش مێژوێک بووکەوە لە هەموو پارچەکانی کوردستان لە یاریگە ئامادەم بۆ هاندان یانی وەرچی هەولێر هەتا باوەڕ کە یەک کاژمێر و کە بەپێی ڕێنمایەکانی یەشێت تۆپیاسی دەبا یاریگا بکرێت و ئەمە زووتری 3 کاژمێرش پێشتر یاریگایەکانمان کردەوە بەڵام
کاژمێری نیوەک پێش یاریگا جێگا نمابوون ناو یاریگا دووجار سەرپەرشتیاری یاریەکە منی بان کرد کە گوتی ئەو دەم مسکتێریان وەرشی هەولێرم سەرپەرشتیاری یاریەکەشم دەکرد کە لە ڕووی ڕێخستنەوە گوتی ئێمە ئەو یاریە ناڕوێنین لەبەر ئەوەی جەماوەرشی زۆر زیاتر لە 20,000 کەس هاتوتە ناو یاریگا لەبەر بۆ سەلامەتی یاری جەماوەرەکە ڕەنگە یاریەکەیان ئێمەش دووجار یعنی لەو ماوەی کاژمێرە چەند کۆبنەوەی پۆپە لە مەڵێک وەمان لێکردنکەوە یاریەکە بڕۆ بەڵام ئەوش کە ڕۆی بە دڵی ئێمەنەوە ئەم دوو ڕووداوە بەڕاستی مێژوون هیواداری ڕووداوی زیاترش بکەن هەروەها میوانداریکردنی یان هەڵبژاردەی عێراق بۆ لە پاڵەوانتی جامی تەسفیاتی کاسی عالەم کە ئەو دەمەزیکۆ کە ئەو ئەستێرە ناودارە بەرازیلە کە ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق و لێرە لەگەڵ هەڵبژاردەی ئوردن یاریان کرد کە یاریەکەیان دۆڕان بە دوو گۆڵی بێ بەرامبەر کە ئەوەش ڕووداوە کە هەروها میوانداریکردنی هەڵبژاردەی ئۆلۆمپی ئیران کە لە هەولێر ئەنجام دە لەگە هەڵبژاردەی عێراق کە ئەوەش ئەنجامەکە لە بەرژەوەندی ئیران بوو لەگەر تەسفیاتی جامی ئاسیای لاوان و کەوا یاریەکانی هەروها کەیانەی تەڵەبە بەشداری لە پاڵەوانەتییانەکانی عەرەب کرد هەر لە هەولێر میوانداریمان کرد و یانەی هەولێرش بەردەوام تا ئەو کاتەی گەماروی وەرزشی خزا سەر عێراقەوە نابی عێراق بە شێوەیەکی گشتی یاری دەبڕۆ یەک لەوانش کە هەولێر و کوردستان لەو شوێنەم بۆیە یاریەکان لە هەولێرش گواستنەوە نەکوی ئێستا و بە بەردەوامیش هەولێر جێگای یاخود دەواازەی کراوەی وەرزشی عێراق و دوای ئەوەی کەەوە لە عێراق باری ئابووری و هەروها باری ئاسایش ئەم زۆر خراپ بوو بەڵام لە ڕێگای هەولێرەوە وەرزشی عێراق بە تایبەتی و کوردستانیش بە هەموو جیهان ناسا مامۆساسی ئێمە باسمان لەوە کرد کە ئەم یاریگایکی نێودەوڵەتیە ئایا تا چەنە گرنگیتان داوە بە شوێنی خۆگۆڕین لەم یاریگایەدا بۆ تیپی خۆتان بۆ نادی هەولێر زائیدەن بۆ ئەو نادی کە میواندارە یە لێرە یاریەکات ئەو جێگایە کە دانرا تایبەتە بە تیپی یانەکەمان و تیپی میێوان شتێک بۆی تەرخان کرایە لە ئیسراحەتی خۆی دۆلابی شواشە هەر دۆلابەت بۆ هەر یاریزانێکی دەتوانێت کەلوپەلەکەی خۆی دابنێتن حاضر بکاتن یان لە کاتی یاری ئامادە بیتن شتەکانی کەلوپەلەکەشی لە ژووری جلگۆڕینی یاریزانانەکانە سەر لێرە بینم ئەم کۆمەڵە کورسیشی لێ ئەمە شوێنی یاریزانەکان لێرە دانیشن و ڕاهێنەر لێرە قسەیان بۆ کات پێشی کە ڕۆژی یاری کە دەکرێ ڕاهێنەر کاتیان بۆ تەرخان دەکا دەڵێ پێشی یاری سەعاتێک یا سەعاتە نیوەک یان 2 سەعات ئامادە بن لە ژووری لەم ژوورە ئامادە بن لەو ژوورە ئامادە دەبن کە ئەو 2 سەعاتەی لێرە خۆیان ئامادە دەکەن دادنیشتن کە ئامادەیان کرد خۆیان ئەودا ڕاهێنەر دەست بە شەڕحکردنی چۆنێتی یاری بکەن لە ناو یاریگا پێشەوەی بچن ناو یاریگا پێشەوەی بچنەوە لەوێ سەبوڕە هەمووش هەر یاریزانێک بۆی دادەنێ کاری چییە چۆن یاری دەکاتن ئەی مامۆستا لێرە هیچ گرنگ دیرا بواری پزیشکی بۆ نەخوا نەخواستە یاریزانێک تووشی ئازارە بەیان شوێنێکی ئازێتی پێ بگە ئایا پزیشکتان هەیە لێرە شوێنێکتان پزیشکمانەیە و ژووری تایبەت شەمەیە و ڕۆژی یاریش ئیسعاب دێ ئیسعاب دێتن لە خەستەخانەی ئامادە دینە ناو یاریگا ئەگەر شکستێک بیشتێک بیڕەسەن دەیباتە خەستەخانە بۆ چارەسەرکردنی
ئەگەر بێنە سەر ڕوویدا تەمان یانەی وەرچی هەولێر لە چەند بەشێک پێکاتوە سەرۆکاتیانە هەیە جێگری سەرۆکەیە سکرتێریانە لەو سکرتێریانەوە دەستێن کە سەرپەرشتی هەموو کارجێڕی و داراییانەکە دەکاتن بەشی کارجێڕیمان هەیە بەشی دارایشمانە بەشی کارجێڕی پێک دێت لە خۆیەتی کارجێڕیواتە هەروەها بەشی کۆمپیوتەرمانە بەشی کۆگاشمان هەیە کە ئەوانە ڕۆژانە ئیشی خۆیان دەکەن بەبێ وەستاندا ناو یاریگا یەک لەوانە ئەو مامۆستا بەڕێزە مامۆستا یاسین کە پێشەوە قسەتان لەگەکرد ئەو بەڕێبەری کارجێڕیانەکەمانەکەەوە یەکە لە دامەزرێنەری یانی وەرشی هەولێرکە ئەویش خزمەتێکی زۆری کردەوە هەروها لە بەشی ژمێریاری بەشێکی تایبەتمان هەیە بە ژمێریاری کە ئەوە بەشی وردبینی لە خۆی دەگرێتەوە بەشی خەرجەکان لە خۆی دەگرێتەوە کە من لێرەدا توانم بڵێم تاکیانەیە لە کوردستان کە ژمێریارشی پتەوی هەیە کە ژمێریارێکی هەیە کە توانی هەر کەسێک بێتن تەماشای داهات و خەرجەکانی ئەوانەی وەرشی هەولێرکە زۆر بە ئاسانی دەبینێتەوە لە بەشی ژێمە بەشێش ترمانەیە کە بەشێکی زۆر گرنگە ئەوش ڕاگەاند و پەیوەندیەکان ئەو ڕاگەاند و پەیوەندیانەش کەوا بەردەوام کاری خۆیان دەکات کارگڕێبی ڕەمزی بەرپرسە دەوێندەر دەتوانن سەردانی بکەن و بۆ ئەوەی بزانن چی هەیە هەروەها ئەو بەش ڕاگەاند هۆڕش تایبەتی هەیە بۆ هۆڵی کۆنفرانس و کۆبنەوەکانی وەرشی هەروەها بەشی چالاکیمانەیە چالاکی وەرشەکان ئەو چالاکیانە کەلایەنە وەرشی هەولێر دێ لەوێندە تۆمارکرا مامۆستا ئێمە باسمان لەوە کرد کە لێرەدا گرنگێکی تایبەت دراوە بە شوێنی خۆگۆڕنی یاریزانان ئەی ئایا لێرە لەم یاریگایەدا هیچ شوێنێکمان هەیە بۆ داوەران گرنگی دراوە بە داوەران شوێنێکان هەبێت ناو بژیوانان جێگای تایبەتیان هەیە بۆ ناو بژوانان پێش یاری بە خۆی کات ئامادە دەبن ئەگەر سەعاتە یان 2 سەعات پێشتر خۆیان ئامادە دەکەن ئەلێرە لە ناو خۆیان مناقەشە و شتوا دەکەن چۆن یارمەتی یەکدری بدەن بۆ سەرکەوتی یاریەکە سەرکەوتی واجیباتی خۆیان لە ناو یاریگە ئەی بۆ خۆ ئامادەکردن ئامادەکردن دەتوانێت لە ناو یاریگاش خۆی ئامادە بکە لێرە ئەم شوێنە یاریزانی زەتانی خۆی ئامادە بکە لێرە لێرە لە دەرێش هەر لە چەند دەرێ بتانی ڕێگا هەیە کەس پێی نالێ خۆت ئامادە ناکەیت یان ئامادە لۆ دەکەی لێرە نییە کەس پرسیاری لێ ناکە بەڵام خۆی سەر خۆی لەسەر زەوقی خۆیتی خۆی ئەحمای دەکا خۆی ئامادە دەکا حازر دەکا بۆ لۆکاتی گەمەی مامۆستاسین من ئەبیرم جگە لەوەی کە ئەم یاریگایە کە یارگایکی نێودەوڵەتیە بۆ تەڵفی پێ بەکارێنرێ ئەبینم کۆمەڵێک خەت کۆمەڵک لاین کراوە کە ئەمە نیشانەی گۆڕەپان و مەدانە مێ باسەکەم لەوە بۆ بکەیت ئەوە بەخۆی لێرە پاڵەوانەتی گۆڕەپان و مەدان دەکرێتن دەبینی قوتابخانەکان دەکرێت یان پاڵەوانەتی یانەکان دەکرێتن یانەکانی ئەلێرە بەکاردێتن هەر جێگایەکیش بەخۆی دانرایە چی یاریەک لەوێ دەکرێتن بۆ لە چەند دەرێ دەست پێ دەکا لە بیدایەتەوە ئەلەوێ 100 مەتر دەست پێ دەکا ئەلێوێش ئەلێرە لەو زاویەی نووسراوە هینەکان نووسرایە لەسەر تەنیشتەکانی لە ناو مەجاالەکان نانووسرێتن لە تەنیشتەکەی دەنووسرێتن ئەو جێگایە 200 مەتریە مامۆستا ئێرە شوێنی چەند کەسە بێتەوە ڕاکات کەس ئەی ماوەی نێوان هەر خەتێک بۆ خەتێکی تر چەند مەترەک و 22 سانتیمە ئەوە ستانداردە ینی لە عالەمە هەروایە هەموو نظامی گۆڕۆپان و مەدان چکو بەخۆی حتا مانەعەیە مانە ئەو مانەعانە بەخۆی مەسافەی مەترەک و 22 سانتیمە دەبی لەسەر ئەو مەجاالەی دابنیشی ئەوەش جێگای بازدانە